حدودی 8,000 زیاتر ماسی تایە ڕووبەرەکەی زیاتر لە 8 دۆنم ئاوە زەرەرەکە ئەوە بووە وەکو تیمەکانی ڤێتەنەری سەیسایەق ڕایانگەیاند بەهۆی ژەهراوی بوونی ئاوەکەەوە بووە زیادبوونی ڕێژەی ئامۆنیا ئەم ماسیانە بەم شێوازە مردوون. لە ڕووی مادیوە زەرەرەکەمان زۆرە بەڵامەکی زەرەرەکە زەرەری ماسیەکەی و عەلەفی ماسیەکە و خزمەتکردن و کارەبا و ئەمانە هەمی هەر زەرەرە. تقریبا ساڵێکە بێ خزمەتیانەکەم نەوە ساڵێکە من خزمەتی ماسیەکانەکەم ئەم 8,000 ماسیە زۆر پێوەماندوو بووم ئێستا بەهۆی ئەم هۆکارەوە تووشی ژەهراوی بوون بووە ئاوەکەی ئەم ماسیانە هەمویان لە ناوچوون و سەراو کەوتون. لایەنی پەیوەنددار وەکو قایمقامێت و تیمەکانی ڤێتەنەری قەزای سێسادق ئەوانە هاتوون بەڵامەکی داواکاریم ئەوەیەکەیتر ئەوان راپۆرتی خۆیان بەرزەکەنەوە بۆ سەرۆ داواکاری ئیداری خۆیان جێبەجێ.